سڵاوتان لەبێت ئازیزان، من پارێزەر متەنە چاوشلی خۆشحاڵم کە لە پرۆگرامی ڕێبەری یاسا لەگەڵتان. سڵاوتان لەبێت ئازیزان، خۆشحاڵم کە لە بەرنامەی ڕێبەری یاسا لە تەوەرێکی تری پرۆگرام پێتان شاد بوومەوە کەوا ئەمڕۆ باس لە بابەتێکی زۆر گرنگ دەکەین، ئەویش پەیوەندی نێوان خاوەن قەرز و قەرزارە. لەگەڵ ئوستازی بەڕێز پارێزەری ڕاوێژکار ئوستاز ڕێکان سالەیی. ئوستاز زۆر بەخێر بیت، سپاس بۆ کات بەخشێنت، زۆر سپاس بژیت، مەمنون، زۆر سپاس. پێم خۆشە هە لەسەرتا لەو پرسیارە دەست پێ بکەین، ئایا هیچ لە هەرێمی کوردستان هیچ یاسایەکمان هەیە بەرکار بێت تایبەت بێت بە ڕێخستن و ئەرک و مافی نێوان خاوەن قەرز و قەرزار؟ بەڵێ، هەرێمی کوردستانیش هەر هەمان یاساکانی عێراقا، شتێکی ئەوتۆ ینی نییە تایبەت لێرە، هەر هەمانە و یاسانەیە کە لە عێراق لە دەوڵەتی عێراق جێبەجێکرێ. قانونی مەدەنیە، یاسای مەدەنیە، یاسای جێبەجێکردنە، کۆمەڵە یاسای ترشەیە کە لە پانتایەکی بچووک ئەوانش تەحکومەکەن بە مۆزوعەکە، بەس بە شێوەیەکی گشتی قانونی مەدەنی و قانونی تەنفیز ئەو چوارچێوەیە ڕێکە خات. کاتە یاسایەکی بەرکار هەیە لە هەرێمی کوردستان، ئەو هەمان ئەو یاسای شارستانیە کە لە عێراق بەرکارە، لە هەرێمی کوردستان ژەو یاسای بەرکارە. وشی شارستانی ڕەنگە دروست نەبێت، شارستانی ینی حەزارەت هەر مەدەنیەکەتەوە، یاسای مەدەنیەکە، یاسای مەدەنیەکەتەوە، شارستانی ینی حەزارەت، ینی شتێکی جیاوازە، هاوڕانیم لەگەڵ وشێ، بەڵام بەڵێ هەمان یاسایە، هەمان یاسا ئەبێت هەبێتش، مادەم دیاری دەهەبوو لە کۆمەڵگایە ئەبێ شتێکە بێت تەنسیمی بکە، ڕێکی بخە، بەڵێ ئەو یاسایە ڕێکێخە، ینی قانونی مەدەنی بە تەنیا ناتوانێت ئاگادار بە بەڵێ پێکەوە لەگەڵ قانونی تەنفیز ئەو مۆزوعیان کەواتە هەردوو یاسا باس لە پەیوەندی و ئەرک و مافی نێوان ئەو پەیوەندی دەکەن کە لە نێوان خاوەن قەرز و قەرزاردا بوونی هەیە. ئوستاز دەکرێت تەنها پارە ببێتە قەرز یاخود هەر شتێکی کە لە نێوان دوو کەس دەتوانێت بە قەرز بیدەی بە کەسێکی تر؟ ئەنجام مەفهومی لە ڕووی یاساوە، لە ڕووی یاسا مەفهومی قەرزەوە نییە کە مەسەلەن من شتێک ئەدەم بە قەرز بە تۆ، بەڵێ بۆ وەڵامی پرسیارەکەت ئەشێ من پارە بە قەرز بدەم یەکێک وە پێچوانەوە یەکێش پارە بە قەرز بداتم من و ئەکرێ شتی ترش بێ، کرێ شتێکی مادی بێ، شتێکی سیارێک بێ، ئەکرێ هەر شتێکی تر بێ. بەڵام مەفهومی قەرز لە قانونە تەنها پێدان نییە، ئەشێم من هیچ نەدەمە تۆ خەرزاری من بیتەوە. بەڵێ مەسەلەن ئێمە ئەو پیاوەی کە نەفەقەی ژنەکەشی ناکێشێ دوای 6 مانگ، ئەو 6 مانگ نەفەقە بژێوی نەکێشانەژە بێتە قەرز لەسەری، جەنابەت ئیلتیزامێکت لەسرە، پابەندیەکت لەسرە، بەرامبەر من جێبەجێ ناکەی کە کاتەکەی بەسەر و جەناب دەبیتە قەرزاری من، قەرزاری ئەو پابەندی کە پێتی بگەین. من هیچم نەداوا پێت، بەڵام تۆ قەرزاری منی. کەواتە مەفهومی قەرز لە ڕووی یاساییەوە بریتە لەوەی کە جەنابەت پابەندیەکەکەوێتە سرت ئەبێت جێبەجێ بکەی، جا پابەندیەکە هەرچی بێت. کەواتە بەس ئەوە نیە ڕووی یاساوە دەتوانین چۆن پێناسەی قەرزار بکەین؟ ئایا بەکێ دەگوترێت قەرزار لە ڕووی یاسا؟ قەرزار ئەو کەسێکە بەرپرسیارەتێکی یاسایی لەسرە ئەبێت جێبەجێکە، جا چ بە گەڕانەوەی ئەو شتە بێ کە وەریگرتووە، بەڵێ یان مەسەلەن ئەگەر ڕوکنێکی شەکلیە بێ، وەکو ئەگەر هینێک بە خانوویەک بێ بەناوتی بکە، ئەبوو شێوەیانی ئەو ئیلتیزامی لەسەری تێبێت جێبەجێ کات. کاتە هەر کەسێک ئیلتیزامێکی لەسەر بوو، بەڵام پێویستە ئەو ئیلتیزامە لە زەمانێکی دیاریکرا و پێویستە زەمن دیار بکرد لە بۆ قەرزار بۆ گەڕانەوەی ئەو ئیلتیزامی کە لەسەر شانێتی قەرز هینی هەیە، مودەی ئستحقاقی هەیە، بەڵێ ئەبێ بێتە دی، بەڵێ کاتە مودە مهمە دیار بکرێت. من لەسەر شتێک بە تۆ دەم بە قەرز ئەڵێم کاکە ساڵی 2024 لێت وەرەگرمەوە، بەڵێ ناتوانم پێشوەختە بچم سکاڵات لەسەر بکەم یان داوای بکەمەوە، نەخێر ناتوانێت. ئایا قەرزار لە دەرەوەی هەرێم بێ، قەرزاری کەسێک بێ کە لە ناو هەرێمی کوردستان بێ، ئەو کەسە چۆن بتوانێت داوای حەقی خۆی لە قەرزارەکە بکاتەوە کە کەسەکە وجودی نییە لێرە لە دەرەوەی هەرێمە؟ بەستەوەی چۆن سکاڵا بکە لە دادگا دەکرێت، بەس ڕێی سکاڵا دەکرێت، بەڵێ سکاڵا دەکرێت. ئەخرە ئەمێنێتەوە قەرزەکە چی؟ ئەگەر قەرزەکە پێویستی بە سکاڵا بێ، مەسەلەن گرێبەستێک بێ، بەڵێ ئەچیە دادگا، ئەو وەختە کەمێک ڕێکارەکانی فەرقەکە لەوەی کەسێک لە ناوخۆی ئێرە بێ، تا بە نەبێت تەبلیغ بۆ شوێنە بنێری کە نەفەرەکەی لێ بۆ نمونە لە هەر وڵاتێ بێ، ئەوە کۆمەڵێک ئیجراتە
فەرقەکە ینی لە بینی ئەوەی کە لێرە بێ و لێرە نەبێ ئجراتەکان کەمی قورسترە بێ بەڵام ئەگەر قەرزەکە گرێبەز نەبوو مەسەلەن پەڕاوێکی بازرگانی بوو بۆ نمونە کۆمپیالەیەک بوو بۆ ڕاستە خۆ توانی بچی تەنفیزیکەی لە دایری جێبەجێکردن جێبەجێەکەیت و بەڵام دیسانە بێ تەبلیغ بۆ دەرەوە ینی پێڕاگەاندن بۆ ئەنی 2000 قەرزار تۆمەتبار نییە هەر ئەبێ پێی ڕابگەینی بڵێ بێ زەحمەت سەرەتا بە خۆشی ئەو قەرزەم بدەوە نەیدا ئەو وەختە ڕێکاری ترەگرێ بەر تێگەیشتین جا ئەگەر بێت و ئەو ڕێکارانە هەر لە ڕووی پارێزەرەوە دەکرێت ئەنجام بدریا خودت کەسێک هەر خۆی دەتوانێت ئەو ڕێکارانە ئەنجام بدات بۆی کە داوای مافەکەی خۆی بکاتەوە هەر کەسێک ئەسڵەوە دەتوانێت خۆی ئیشی خۆی بکە لە ڕووی یاساییەوە نەک تەنها قەرزار و خاوەن قەس لە ڕووی یاساییەوە ئەسڵەوە هەموو کەس دەتوانێت خۆی ئیشی خۆی بکات جگەلەوەی کەسێک کە تۆمەتبارە ئەبێ پارێزەرێکی بێ بەڵام وا باشترە پارێزەری باشترە پارێزەرێک بوجودی هەبێت لە ئەنجامدانی ڕێکارەکانی چۆنی وەرگرتنەوەی ئەو مافە بەڵێ ئوستاز لەناو مجتەمەعی خۆمان وا باوەکەوە کۆمپیاڵەیە یاخود هەر سەنەدێکی ترە پێی دەوترێ سەنەدی ئەسڵی و سەنەدی غێر ئەسڵی ئایا هیچ کاریگەری لەسەر وجودی ئەو سەنەدە ئەسڵیە ئەگەر وجودی هەبێت کاریگەری لەسەر وەرگرتنەوەی مافی خاوەن قەرزەکە دەکات و ئەگەر نەیبێت ئەو سەنەدە ئەسڵیە یاخود کۆمپیاڵە چۆن بتوانێت خاوەن قەرز ئەو قەرزەی لە قەرزارەکە وەربگرێتەوە فەرمی ئەوەیە کە دەوڵەت دەری کردووە ئەوە سەنەدێکی بەهێزە لە ڕووی یاساییەوە ینی پانتایەک بۆ ئەوی تانەی لێ بدەی بەجێ نایڵێ تەنها تۆ توانی بڵێ ئەمە تەزویرە ئەگەر تەزویر بۆ دیارە ئەگەر تەزویر نەبوو ئەمە قابلی قسە نییە ئەنی تۆ ناتوانین بڵێ ئەو پارەی لە ناوی نووسراوە هەو نییە ئەو میزایی من کردو مەهی من نییە بە زۆر پێم کراوە ئەمەم کرد یەک دوو هەر مبەڕێ دێنیتەوە لە پەڕاوی فەرمیە پانتایەکمان نییە بۆ قسانە بەڵام پەڕاوی نافەرمی ئەوەی ئاساییە خۆمانەیکەین ئێستا من تۆ توانی بیکەین پانتایەک بۆ گفتوگۆیەڵێتەوە توانی بڵێ بە زۆر پێم کراوە توانی بڵێ من نیم ئەتوانی بڵێ ئەو بڕێ ڕاستە پەنجەمۆری منە لەسەر ئەو پەڕاوە بەڵام و بڕێی نووسراوە ئاگام لێ نییە زیاد نووسراوە ئەوان هەمووی قابلی ئەوەیە کە بوترێ لە پەڕاوی نافەرمیە لە پەڕاوی ئاساییە ئەو وەختە شایە دەکەوێتە مۆزوع ئەوە ئیسپاتکردنەکەوێتە سەر هەردوو لە بەڵام ئەمانە لە پەڕاوی فەرمیانی ینی کۆمپیالێک کە لە دەرەوەی لە سەڵاتی حکوومەتە کرێت قابلی هەموو شتانێ بەڵام کە دەوڵەت کردی تەواو ناتوانێت هیچ گۆڕانکاری بەسەر ئەو ڕقەدا بێتن ئەوەی کە دەوڵەتی بە ڕەزامەندی هەردوو لە ئەتوان دیسان بچنەوە لای دەوڵەت بڵێن کاکە وەختی خۆی مەسەن میلیۆنێکمان کرد و نووسیوە ئێستاکێنە 2 میلیۆن لە یەک تەرەف ناکرێت ئەو گۆڕانکاری ئەنجام بدرێت بەڵام لە سەنەدی عادیەکە ئەوە ئاساییە گۆڕانکاری بەسەردا بێتن یاخود هەر گۆڕانکاری چکە بەبێەوەی لانی پەیوەندەر ئاگدار بکەنەوە خۆیان بە پێی ئیتفاقی خۆیان بێگومان بەڵام سەنەدی ڕسمیەکە لای دەوڵەت تۆمارە و ئەبێت لەوێش چایکەنەوە ئەگەر بیگۆڕن ساسکات خاوەن قەرز هیچ بەڵگەنامەیەکی فەرمی لەدەست نەبوو و هیچ شاهێدێکیش نەبوو بۆی کە بڕاپارەیەکی دابیتە بە کەسێک ئایا یاسا هیچ ڕێگایەکی بۆ داناوە تاکو مافەکەی خۆی وەربگرێتەوە لە قەرزار نەخیر کەواتە ناتوانێت مافەکەی خۆی بەی شێوەیە زۆر ئەتوانێت سوێندی ئەو کەسە بدا بڵێ ئەمێ شێند بخوا کە قەرزاری من نییە بە سوێندی یەکلاکەرەوەی سوێندێداڵێ سوێند بخۆ کە قەرزاری من نیت ئەو شوێن دەخوا لە شوێن دەخۆم بەخوای گەورەکە بڕی ئەوەندەی کە تۆ ئیدعایەکەی قەرزاری تۆنی مۆختە تاو پارەکە ئەنی زای چۆن مۆزوع تەنها قانون نییە خوا رب تەعالە لە قورئان بە سەریحی لەگەڵ ئینسانە قساکە ئەڵێ ئەگەر قەرزتاندا بە یەکێک کاتبێکی عادل با لە بینتانە بینوسن کەواتە مەفروزە هەر کەسێک پارە بدات بە کەسێکی تر پارەیان هەر شتێکی پارە یاخود هەر شتێکی تر بینوسێ قسەی خوای ینی هەموو جاڵێ مەگەر تۆ لە چوارچەوەی قسەی خوای مەسەلەن کەسێکی باوەڕداری بە قسەی خوا بکە بە سەریحی واڵێ ئەگەر نە قانون ژواڵێ کاکە کەسێکی لادینی قانون شەر هەمان قساکە ئەڵێ بینوس بەڵام زۆر جار هەیە کەسێکە خوێندەواری نییە ئەوە دەکرێت لە ڕێی شاهێدەوە بکرێتن وەکو شاهد بۆ ئەوی سەلماندنی ئەو بڕەپارەیە دیار بکات کە بە قەرز دایتیە کەسێکی تر نابێت دەبێت بچێت لە لای کەسێکی تر ئەو نووسراوەک لە بینی خۆی و قەرزارەکەیدا بنووسێتەوە
قەرز ئەبێ نووسراوە دەبێت نووسراو بێ. ئستا زۆر جار پەیوەندی نێوان قەرزار و خاوەن قەرز پەیوەندێکی خێزانیە کە سوکار یەک خێزانە. ئایا قەرزار هیچ ڕێکارێکی کە دەتوانێت بەکاربێن بۆی مافەکەی خۆی لە قەرزار وەربگرێتەوە یاخود هەمان ئەو کەسێک کە لە دەروی خێزان بیتن؟ نانە فەرقەکە خێزان شتێکمانەیە لە قانون پێڵێن مانعی ئەدەبی ینی ڕێگریکی ئەدەبی ئەخلاقی هەیە تۆ ناتوانانی $10,000 دەیتە باوکت بڵێ وەرە پەنجەمۆرم بوو ئەخلاقیەن ڕۆشتی ئینسانی ڕێگە نادە قانون شەرە ئەتەباری بۆش کردووە ئەمەی کەمێک جیا کردو تۆڵێ کاکە مادەم تۆ پارەوە قرز دێ باوکت خۆ ناتوانانی بڵێ وەرە واچین کاتب عدل پەنجەمۆرم بۆ بکە ئەو وەختە توانی بە شاهد بیسەلمێن بەڵێ ئەو پەیوەندیەش تەقدیری محکمە دیارریەکە ئایا مانعەیەکی ئەدەبی ڕێگریەکی ئەخلاقی هەبووە تۆ نەتوانی بەو کەسێک کە قرزت داوا پێی پەنجەمۆری ئیمزا بکەی کاغەز بنووسی یانە بەس فەرقەکە بەڵێ ئەگەر وابوو ئەتوانی بە شاهد ئیسپاتی ئەگەر ئەو کەسە شاهێدیشی وجودی نەبوو یاسا هیچ ڕێکارێکی کەی بۆ ئەو کەسەداناوە تاکو مافەکەی خۆی لێ وەربگرێتەوە بۆ ئەو کەسەی کە مەسەلەن برایتی یاخود باوک و کوڕە چۆن بتوانێت داوای حەقەکەی خۆی لەو کەسە بکاتەوە کە قەرزاریتی کەوا هیچ شاهێدێک و نووسراوێک لە بینی ئەو دوو کەسەدا بوونی نییە. ئەگەر لەو حاڵەتەیە ینی بەس شایدەکە بۆی ئیزافە بێ ئەگەر نە هەمان شتە 2000 ئەگەر شاید نەبوو نووسراویشی نەبوو ئەتوانێت سوێندی بدات هەر ئەوەندێ ینی فەرقەکە ئەوەندە زۆر نییە بەڵام لە جێبەجێکردندا بەڵێ لە جێبەجێکردندا فەرقێکەکە مەسەلەن تۆ قەرزە دەی باوکت بەڵێ ئیسپاتی قەرزەکە بوو باوکت ناتوانانی سجنکی ینی قانون ئەمانەکی ئەدەبیەکەوە قانونە لێ دیانەتێک نەچێت ناتوانانی دایکی خۆت باوکی خۆت خۆشکی خۆت خێزانی خۆت بچی تەڵەب بکەی بڵی داواکەم لە بەری قەرزەکەم نادا تۆ حەبس بکرێ دەست بەسەر بکە ناتوانانی ئەوە بێتە ڕێگریەک ئەو ڕێکانێکانی جیاوازیان هەیە لە ئەحکامە بەس وها زۆر نییە بەس فەرقێکیە ئەوش لە مەسلحەتی هەردوولایە شیرازی ئەو خێزانە تێک نەچی یاسا ئەم شتەی لەبەر چاو گرتووەکەوە شیرازی خێزان تێک نەچیتن دەست خۆش پێ ئوستاژیان ئایا قەرزار هیچ داهاتێکی نەبێت بۆ دانەوەی قەرزەکەی طبعاً دوای ئەوەی کە ئیسپات دەبێتن کە ئەو کەسە قەرزارە بەڵام هیچ داهاتێکی نییە یاسا چۆن ئەو حەقە دەگەڕێنەوە بۆ خاوەن قەرزەکەی قانونی یاسای جێبەجێکردنی عراقی کۆنە ئەوەلەن زۆر کۆنە ئەنی لەگەڵ ئێستاە ناگونجێ زۆر ئەو ئیجرعاتانی داینەوە لاوازە پێویست نییە ینی بەپێی پێویست نییە لەگەڵ ئێستایی کۆمەلگا ناگونجێ ئەنی یەکێک قەرزی تۆی نەدایەوە توانی ئەگەر ئەملاکێکیە بۆ حەجزیکەی سیارەیەکیە بۆ خانوویەکیە بۆ شتێکیە بۆ حەجزیکەی تا ئەگات ئەوەی کە داوا بکەی دەست بەسەر بکرێ ینی ئەو دەست بەسەرکردنە ژەڵێ بۆ یەک جارە لەسەر هەر قەرزێک تۆ یەک جارەتوانی نەفرێک دەست بەسەرکەی داوای گرتنی بکەیت ئەو ژەڵێ لە هەموو دۆخێکان نابێت لە 4 مانگ زیاتر بێ ئەنیگەر یەکێکی چی نەبێ ئاخر شت بەدەستەوە هەرمەیە کەواتە ئەگەر هات و کەسێک بەڵام قەرزاری چەند کەسێک بوو ئەوە تەنها یەک کەس لەو کەسانە کە قەرزارین دەتوانێت منعی ئەو شتە کاڵایی لەسەر یان حەجزی ئەو ماڵەی بکاتن مەبەست حەجزی خودی شخصەکە یا خودی ماڵی کەسەکەی ماڵەکەی کەسەکە هەر کەسێک قەرزاری بێت توانی حەجزیکە بەڵام لە کاتی ئەوەی کە بیفرۆشن و قەرزەکەی لێ بدەنەوە بەڵێ ینی پێشینەی هەیە کێ زووتر حەجزی کرد بێ کێ سەنەدەکەی زووتر بێ ینی فەرقەکە بڕی قەرز ئەو پێشینەیە یەکلا دەکاتەوە بۆی کەسێک ئەولەویەتی زیاتر بدرێتەوە مەسەلەن کەسێک زیاتر قەرزاری بێت من قەرزارم مولکێکمێ بایی $10,000 ئەوەی یەکەم قەرزاری مە $20,000 دەیەکەی لێ ئەدەنەوە هێشتا دەیتری ئەمە ماوە ئەنجا کە ئەمەتەوە بوو ئەچینە ئەوانی دوایتر یعنی بەو شێوەیە بەقێت پەیوەندی بڕەو نییە یعنی هیچ کاریگەری لەسەر ناکاتن. ئوستاز ئایا مەرجەکانی زیندانی کەسی قەرزار چییە؟ کەسێکەوە زیندانی بکرێت لەسەر قەرزێکی لەسەر بێ تەنها بەس قەرزار بێ ینی شروط هەیە کە ڕێگرە لەوەی
داوای حەبسی بکەیت بڵێ چەندە نەگەر مۆزەف بێ ناتوانانی بچووک بێ قاسر بێ خوار 18 ساڵ بێ تەمەنی ناکام بێت ناتوانانی یان بە تەمەن بێ زۆر 6 ساڵ 63 ساڵەمانی کە بەرەبەری تەقاوتیانە ناتوانانی ئتر وەگوتم لە بینی خێزانە تۆ بچی باوکی خۆ ئەوانە ناکرێت ناتوانێت ئەو کەسانە دوجار ئەو حەبسە شتێکی ئیسەسنایە بەدەست دادوەرە دادوەر قرارەدا لەوەی ئایا مەسەلەن جارواایە ئەنی پارەکە کەمەیان شتێکی ئەوەیە نیکە ئەنی حاکم نایەتە قەنەعەت لەسەر ئەوە بیگرم لەوانەیە لێکەوتی خراپتری هەبێ نەسەس هەر لەسەر ئەوەیان ئایا یاسا هیچ تەمەنێکی جا کردوێتەوە لە نێوان قەرزار یاخود هەموو کەسێک دەتوانێت قەرزار بێت یان ئەو کەسێک کەوا تەمەنی هەر قۆناغێکی تەمەنی دابێت تەمەنی گچکە بێت یاخود تەمەنێکی گەورەتری هەبێت دەتوانێت ببێتە قەرزار دوو وەڵام هەیە یەکیان ئەگەر قەرز وەکو نەزەری عامی قانون وەریگرین نەخێر ناکرێت لەبەرەوەی ئەبێ ئەو کەسی کە قەرزەدا یا قەرز وەرەگرێ ئەهلی یاسایی ینی شیاوی یاسایی هەبێ 18 ساڵی تەواو بێ عاقڵ بێ شێت نەبێ ینی زۆرشت بەڵام 2000 ئێستسنااتێ هەیە تەمەنی 5 ساڵە قەرزارە هەیە تەمەنی 15 ساڵە قەرزارە ئەوە ینی ئێستسنا شتێکی ئەوەیە کە ئەچێتە ئیلتیزامێکە ئەچێتە سەری بەر لەوەی کە بگاتە شیاوی یاسایی ئەو حاڵەتانەش هەیە لە قانون بەس ئەسڵەوەیە ئەبێ 18 ساڵی تەواو کردبێ و عاقڵ و بالغ بێ و شێت نەبێ و کەسێکی تەواو بێ لە ڕووی یاسایی کەواتە پێویستە ئەو کەسە یەکەم مەرج ئەوەی کەسێکی تەواو و ئەهلیەتی تەواو بێت ببێتە قەرزار ناکرێت قەرز بدەینە کەسێک کەوا منداڵ بیتن یاخود تەمەنی شاوەتی تەواو نەکرد بێت نەخێن وەکو قەرز ناکرێت لە ڕووی یاساییەوە دواتر ئەو کەسە ئەگەر هات و نووسراوی ڕسمیشی هەبوو بۆی کە قەرزی داوەتە ئەو منداڵە ناتوانێت داوای مافەکەی خۆی لەو کەسە بکاتەوە نەخێر وەکو قەرز پێدا نەخێر ناتوانێت لە بەرەوەی شیایی یاسایی نییە ڕەفتارەکە نایاساییە ئوستاز ئایا خاوەن قەرز پێویستە چ ڕێکارێک ئەنجام بدات بۆ ئەوەی ئەو قەرزەی لە خاوەنەکەی وەربگرێتەوە لە ڕووی یاساوە ئەوە لە نەگەر حەقەکەی تەسبیت بێ ینی سەلمێنرابێ وەکو کۆمپیالەیەکی هەبێ یان پەڕاوێکی هەبێ و ڕاستە خۆچێ لە دایری جێبەجێکردن جێبەجێەکە کۆمەڵی ڕێکار هەیە بۆی وەریگرێتەوە ئەگەر نابێ بچێت لە دادگا ئەوەلەن ئیسپات و قەرینەی خۆی بێنێتەوە بۆی ئیسپات بێکە و کەسە قەرزارێتی خۆ ئێستا هەمومان دیارە ژنێک کە پیاوەکەی لە ماڵ دەریەکە پیاوەکە قەرزارە بەوەی کە نەفەقەی بکێشێت بەڵام ئەبێ ژنەکە بچێت لە مەحکەمەوە قەراری پێ وەرگێت بێ پیاوەکەی بکاتە قەرزار ئەنجە وەریگرێت ئینجاوەری بگرێت بەس هەیە مەسەن کۆمپیالێکی پێ ئەو ئیجراتە ناکە ڕاستە خۆچێتە دایری جێبەجێکردن و قەرزەکەی وەرەگرێتەوە ئوستاز ئەو کەسانەی کەوا بەهۆی قەرزاریەوە بەڵام ناتوانێت بند بکرێن ئەو کەسانە کێن ئەو کەسانە کەوا قەرزارن بەڵام ناتوانێت هیچ ڕێکارێکی یاسایی تون لە بەرامبەر ئەو قەرزارەدا بگیرێتە بەر بۆ گەڕانەوەی ئەو مافەی بۆ خاوەن قەرزەکە ئەوە بزانام جوابماندایەوە ینی بچووک بێ ناتوانێت بچووک بەرامبەری 18 ساڵ چوە ئەوە هەندێک حاڵەتێ ئینسان نەگەیشتە 18 ساڵ قەرزارە بێ بە قوتێکی قانونی ئەوە نیە قەرزی دابێ قەرزارە بێ بە ڕەفتارێکی یاسایی ناتوانانی یان گەورە بێ زۆر 65 ڕەتدا بێ یان کەسێک کە خزمت بێ ناتوانانی داوای حەبسی بکەی ئەوانەی ئێستا کێشە هەیە لە کۆمەلگا زۆر ئەو مۆزەفی دەوڵەت بەڵێ بە عامەتەن ناتوانانی داوای گرتنیە بکەی قانون ئەوانە وەزیفەیەکی دەوڵەتیان هەیە وەزیفەیەکی ئیداریان هەیە بۆیە دەوڵەت پاڵپشتیان دەکات و ناتوانێت عادەتەنەوەی مۆزەفشە لەبەرەوەی دەخلی معاشی هەیە بەڵێ ئەخرێتە سەر معاشی ینی حەبس بۆ کەسێکە کە توانستی دانەوەی قرزی نەبێت ئەنی لە توانایە نەبێ قرز بداتەوە بە هیچ شێوەیەک ئوستاز خاوەن قەرز دەتوانێت چۆن مەنع سەفەر لەسەر کەسێکی قەرزارەکەیدا ئەنجام بدات ئایا هەر لە خۆیەوە دەتوانێت داوای مەنع سەفەری لەسەر کەسی قەرزاردا بەرز بکاتەوە مەنع سەفەر ئەخر لە محکەمە یان لە تەنفیز ینی مەبەستە کامی لە ڕووی یاسایەوە هەر لە ڕووی محکەمە بسانە ئەوەی تۆ جاروای هەیە کابرا ئەسڵ ئەوەیە قەرزار لە دایری لە فەرمانگی جێبەجێکردنە لەوێ زۆر ئاسان بە ئیفادەیە کابرا قەرزار دەتێت سەفەر نەکەم عادل قەرارەدا
تەنها ئەوەندە کافیە کە قەناعەت بە منەفس عادل بێنی کە ئەمە ئەگەری ئەوەی هەیە پارەکە نەدا و بڕۆ. بەس ئەوەی محکەمە کەمێک ڕێکاری جیاوازە فەرقی هەیە، ئەبێ ئەوەلەن حەقێکی مافەکەت هاتبێتە دیوەریگری، بەڵێ مافەکەت هاتبێتە دیوەریگری ئینزاتوانی بچی داوایەک بنووسی مەنع سەفەر بکرێ وش چی ئەگەری سەفەرکردنی هەبێ بۆ نەدانەوەی حەق ئەگەر نەکابرا بێ بڵێەوە حەقەکەم بای $10,000 $10,000ەکە دانێم لێرە وەکو تەمینێک ئەو وەختە ناتوانانی تۆ ڕێگری لەوە بکەی ئەو کەسە سەفەری دەروی وڵات کەواتە ناتوانێت بە هیچ شێوەیەک ئەو مەنای سەفەر لەسەر کەسێک دابدرێت کەوا قەرزار بێت لە خۆیەوە تەنها بەڕێی یاسایەوە و بەڕێی محکەمەوە دەکرێت کەسێک لە خۆی ناتوانێت جێبەجێکردنیشەوە ئەکرێت ڕێ جێبەجێکردنیشەوە دەکرێت بساز دەکرێت کەسێکی تر بکرێتە وەسیلەیەک بۆ ئەوەی قەرزەکەی لێوەربگیرێتەوە مەسەلەن خاوەن قەرز بچێت شکایەت لە باوکی قەرزار بکات بچێت شکایەت لە برای خاوەن قەرزارەکەی بکات ئایا دەتوانێت خاوەن قەرز ئەو قەرزی خۆی لە کەسێکی تر وەربگرێتەوە؟ ناتوانێت مەسەلەن جەنابەت قەرزاری تۆ وەکو شخصێتێکی مستەقلی قانونی سربەخۆی جەنابەت قەرزاری یانی باوکت مەسئول نییە لێت دایکت هەر هیچ کەسێک ئیلا چەند حاڵەتێکی ئەسە مناڵ وەلیەکەی لێی بەرپرسیارە بەڵێ ئەبێ قەرزی بداتەوە و حاڵەتێکی ترشەیە جەنابەت قەرزاری منی ناتوانانی قەرزی من بدەیتەوە بەڵام دوور بێخوایە مەسەلەن باوکی جەنابەت ئەمری خواکە خانوویەک بەجێ دێڵێت جەنابەت بەشت هەیە لە ناو خانووە منەچم لەو خانووە پشک وەرەگرم یان مەسەلەن نمونونەکە بەنەوە ئەیکتر جەنابەت بەڕەپارەیەک تێ لای کەسێکی تر بەڵێ جەنابەت قەرزاری ئەو قەرزەت وەرەگرمەوە بۆ خۆ بەڵێ بەبێ ئەوەی کەسی قەرزاری دووەم پێی ئاگاداری ئەو جەنابەت دەوانێت ئاگاداریش نەبی بەڵام کەسی قەرزاری سێیەم یاخۆ خاوەن قەرزەکە دەتوێت قەرزاری سێم وەرەگرێتەوە تر پێ بڵێم جەنابەت کە قەرزاری منی بە هەموو وجودی خۆت بە هەمووی مال و ئەملاکت قەرزاری منی تەنانەت بۆ حەقانەی کە لە شوێنی تر هەتە بەڵێ ینی ئەوەی قەرزاری تۆیە بەڵێ قەرزاری منشە لەبەرەی تۆ قەرزاری منیش بەڵێ بەو شێوەیە دی ینی قەرزاری قەرزارەکەی تۆ قەرزاری تۆش کەواتە لێرە دەتوانێت خاوەن قەرزەکە شکایەت لە یاخود داوای گەڕانەوەی مافەکە لە قەرزاری دووەم بکاتەوە کە بزانێت ئەو بڕەپارەی لای ئەوە بەجێهێشت بڕەپارەیەکی جەنابەت لە شوێنێکی ترە کە قەرزاری منی منەتوانم بچم وەریگرمەوە ئوستاز بە تێپەڕبوونی ڕوونا بەڵێ بە تێپەڕبوونی مدەی زەمەنی بەو ماوەی کە لەسەری ڕێککەوتون و پاش ئەو ماوەیە هیچ بڕەپارەیەکی نەگەڕاندەوە ئایا خاوەن قەرز چۆن بتوانێت ئەو حەقی خۆی بگەڕێنەوە لە قەرزارەکە لەسەر مدەیەکی زەمەنی ڕێککەوتنیان کردووە بۆی کە دوای 3 مانگ ئەو بڕەپارەیان بۆ بگەڕێنەوە دوای 3 مانگکە نەیهێناوە ئەسڵ هەر مەفقود بوو بزر بوو چۆن ئەو حەقی خۆی بگەڕێنەوە ئەخر ئەمێنێتەوە سەرەوەی قەرزەکە چی بێ چۆن بێ ینی بڕەپارەیەکی دیاریکراوە بێ ینی نووسراوی هەبێ باڵێ نووسراوێک هەبێ و شاهێدێکی وجودی هەبێ ئەچێتە دادگا لە دادگا سکاڵای خۆیەکە و داوای خۆی نووسێ و ئەگەر ئامادە بوو ئامادە بێ وتەی وەرەگیری ئامادە نەبوو بەبێ ئامادەبوونی قەرزار بڕیار دەرەچێ و ئەتوانی جێبەجێکی و بزانە یەک دوو نقطەشەیە لێرە و بیلێم ڕەنگە ئێمە وەکو عرفێک بەلایە نەڕۆشت بین هەنێ شتەیە بەبێ ئەوە کرێ ینی مەرج نییە تۆ داوای حەبسی قەرزار بکەی داوا بکەی قەرزار بگیرە قەرزار ئامادە بێ و موجود بێ و بزانی لەکوێ و بێتە دایرەی تەنفیزی فادە بدە ئەسڵەوەی یاسا ڕێی داوە قەرزار دیارش نەبوو و ئامر قەبزی بۆ دەرکی لەبەرەوەی ئامادەنیە قەرزەکەت بدات بە زۆی زەڕ عرف ئێمە فێربووینە نا خۆی دێ ئیفادەدا دوای داوای گرتنیەکەین بەڵام وانە لە ڕووی یاسایی و ئامادەش نەبوو ئەتوانی دا بکەی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچێ و تەعمیمشی بکەی گشتانی پێ بکەی بۆ هەموو وڵات چەند کەیسێک هەبوو لە ڕۆژانە کەوا خاوەن قەرز هەستاوە بە قسەکردن یاخود هەڕەشەکردن لە باوکی قەرزارەکە لەبەرەوەی قەرزارەکە خۆی مەفقود بووە و ئەویش داوای حەقی خۆی کردووە لێرە ئایا ئەو کەسە بە هەڕەشەکار دادەندرێت لە بەرەوەی کە داوای حەقی خۆی کردیتەوە لە باوکی قەرزارەکە
بە هەڵەشەکردن دادەندرێت نەک بۆی کە داوای مافی خۆی وەرگرتنەوەی ماف لە ڕێی دادگاوەیە لە ڕێی دام و دەستگای دەوڵەتەوەیە ناکریانی بە هیچ شێوەیەک ناکرێت ئەو ڕێکارە ئەنجام بدرێت. یەک ئەوەیەکی ترمان هەیە یەک ڕێکارێکی ترمان هەیەش لە ڕێی دادنووسەوە هۆشداریەکی بۆ بنێری بڵێ ئەوش بۆ خۆی بۆ خودی قەرزار بەس خۆی قەرزاری منی بێ زەحمەت بڵێ مەفقود بوو خۆی بەرپرسیار خۆی بەرپرسیارە خۆی و هەر حەقێکی تری لە هەر جەیەک هەبێت پشکی لە شەریکەیەکەیە مەسئول و ئەو پشکە بە میرات شتێکی بۆ ماوەتەوە هەرچی هەر مافێکی لە هەر جەیەکە بێ مەسئولە لەو قەرزەی ئەبێ تەنها خودی شخصی ئەو کەسێک بە قەرزارە مەسئول قەرزاری و هەموو ئەوەی کە پەیوەستە بە قەرزار حەقێکی عینی لەسەر مەسەلەن خانوویەک هەبێ لە شوێنێک مەسەلەن خانوویەک بۆ قەرزارە تەنها مافی بەکارهێنانی هەیە بەڵێ ئەو مافی بەکارهێنانە مەسئولە لە قەرز تەنها مساتحەیە ئەو مساتحەیە داهاتی و مساتحەیە دوکانێکی بەکری داوە داهاتی ئەو دوکانە بەرپرسیارە لە قەرز ینی کەسێک کە قەرزارە بێت بە هەموو شتەوە قەرزارە بێت بە هەموو وجودی و قەردارە بێت بە هەموو ئەموالی قەردارە. دەستەکانت خۆش بلۆزانیارەکانت ئوستاز دەمەیە کۆتایی بە پرسیارێک بە بەرنامەکە بینم بە کۆتا پرسیارم چۆن کۆتایی بە ماوەی قەرزەکە دێت چۆن قەرزار کۆتایی دەتوانێت بەو سیفەتە بێنێت کە پێی دەڵێن قەرزار قەرزەکەی دایەوە قەرزار نامێنێ و بە مردنی کەسەکە ڕادەوەستی نانە کۆمەڵ شتەیە کە قەرز لەسەری کۆتایی دێ مەسەن مردنی ئەو شتانە ئەو بە مردنی بەس بەمەرجێ ئەنی وەک گوتم هیچ حەقی هەیە ئەمرێ بەڵام حەقی لە شوێنێتر هەیە بەڵێ ئەو حەقە مەسئولە ئەبێ قەرزەکەی لێ بدرێت و مەسەلەن بۆ نمونە یەکێک ئەمرێت بەڵێ مارەی ژنەکەی قەرزە لەسەر یەکەم جابێ لە ئەملاکی کە دوای خۆی بەجێ ئەمێنێ میراگرەکان ناتوان ڕاستە خۆ بیبن ئەبێ میراتی ژنەکەی لێ بدەنەوە و هەموو قەرزەکانی بەڵێ قەرزەکانی هەموو بدەنەوە ئەنج ئەوەی ئەمێنێتەوە ئەدرێتە میراگرەکانی و مۆزوعێکی تر هەیە لە قەرزە ئەوش تەقادومە من قەرزێکە دەمە جەنابەت بە پێی نەوعی قەرزەکە قانون تەقادومی دانەوە هەندێک جار دوای 3 ساڵ من ناتوان بێم داوای قەرز لە تۆ بکەم و بڵێم قەرزەکەم بدەن کەواتە ئەگەر هیچ مودەیەکی زەمانی ئاماژەی پێ نەکرابوو لەسەر ئەو نووسراوە ئەوە 3 ساڵ دواتر ناتوانێت داوای ئەو حەقە بکاتەوە یاخود یاسا هیچ ماوەیەکی داناوە ئەزای چۆن ئەوە با من جوابی ئەوە نەدەمەوە لەبەرەوەی ئەوە هەر مۆزوع ئەو مدەیەکی هەیە بە 3 ساڵ هەیە بە 10 ساڵ هەیە بە 20 ساڵ هەر مۆزوع ئەو مدەی خۆی بەڵام ینی قانون بۆ هەر شتێک ماوەیەکی داناوە بۆی بچی داوای مافی خۆت بکەیتەوە بۆ نمونە تۆ جەنابەت قەرزاری منی منەچم دۆسیەکی جێبەجێکردن لە دایری جێبەجێکردن لەسەر جەنابەتەکەمەوە ئەگەر بە بڕیاری دادگاش بێت دوای 7 ساڵ من ناتوانم بچم دۆسیەکە هەڵکاتە بە پێشتەکەم مدەی زمانێکە دەگۆڕێ زۆر سپاس و ساز بۆ زانیاریەکانت بژیت سپاس کە لەگەڵمان بووی مەمنون بۆ میوانداری دەستان بژیت زۆر سپاس دەکەین خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەمان کەوا تایبەت بوو بە بابەتی ئەو پەیوەندی کە لە نێوان خاوەن قەرز و قەرزاردا بوونی هەیە تاوکو پرۆگرامێکی تر بەخواتان دەست پێرم هەردەم بێکێشە بن.